چی سلااو دەبێت دیارە من هەرچەندە ئەمڕۆ لە کاتی سەردەمی کۆرۆناوە کە ئیداری پارێزگاری هەولێر بڕیارەنداوە کە ڕۆژی شەمان بازاری دۆلار نەکرێت و تا ئێستاش هەر ناکرێتەوە لە ڕۆژی شەمانە ئەمڕۆ بازار نییە بەڵام ئەو شوێنانی دیکەی کە ئاڵوگۆڕی دراو دەکەن لەسەر شەقامەکان هەن لە ئێستادا دەمەوێت نرخی دۆلاری پێ بڵێم 100 دۆلاری ئەمریکی با 150 دینار وەردەگیرێت بەڵام بۆ فرۆشتن 150,275 دینار لە بەرامبەریدایە لە ئێستادا لە بازارەکانی شاری هەولێر و لە سنتەری شاری هەولێر و شوێنانەی کە ئاڵوگۆڕی دراو دەکرد بەم شوێنەیە ئەوەی کە هەیە لە نێو هاوڵاتیاندا ئەو دەنگوانەی کە بڵاو بۆتەوە ئەو ترسێکی لە هاوڵاتیان دروست کردووە کە نرخی دۆلار بەرز دەبێتەوە و بازدەوە دەکرێت کە نزیک بە 160,000 دەبێتەوە نرخی 100 دۆلاری ئەمریکی ئەمە وای کردووە کە ئاڵوگۆڕی دراو لە بازارەکانی شاری هەولێردا هەبێ و لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا گەرم و گوڕێکی زۆر بە بازاری دراوە هەبووە لە شاری هەولێر و خەڵکێکی زۆر ڕوو دەکاتەوە شوێنانی کە ئاڵوگۆڕی دراوی تێدا دەکەن بە تایبەتی لە بەرامبەر دۆلارداوە بازارەکانیان تا ڕادەیەکی زۆر گەرم و گوڕی بەخۆ بینیوە بەڵام لەلایەکی دیکەشەوە نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتۆ لە بەرەوەی کە لە کاتی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار شتومەک لە بازارەکاندا گرانتر دەبێت و هەروەها جم و زوڵی بازرگانی لە نێو بازاردا کەمی پێوە دیار دەبێت و بۆیە بەشێک لە دوکاندارەکانیش ئەو گرفتیان هەیە لە بەرەوەی کەمتر خەڵک شت دەکڕن ئەمە تا ئێستا بەو جۆرەیە بەڵام ئەوەی کە لای ئەو کەسانە هەیە کە پسپۆڕن لە بوارەکەدا و لێرەدا لە نێو کاری خۆیاندا تا ئێستا ئەوانیش دڵنیان نین بەڵام ئەو ئاماژە بۆ دەکەن لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا زیاتر ئەم جم و جوڵە هەستی پێکراوە بە تایبەتی ئێستا کە تاوەکو 150,275 دینار ڕۆشتووە چەند ڕۆژی ڕابردوو بەرزتر بوو بەڵام دابەزیوەتەوە ئەو ڕاگەیاندراوەی بانکی ناوەندیش کە لە دوو ڕۆژە ڕابردووداوە بڵاوی کردو ئاماژەی بۆ کرد کە نرخەکە بە جددی دەمێنێتەوە کاریگەریە بووە چەند دینارێک دابەزیوە بەڵام تا ئێستا نەگەشتێتەوە ئاستێک کە لە ماوەی دوو مانگی ڕابردوودا تا 148,000 بووە 148 مامەڵی پێوە دەکرا لە بازارەکانە تا ئێستا نەگەڕاوەتەوە بەڵام چاوەڕ دووبارە نزمبوونەوەی نرخی دۆلار بۆ نمونە بگاتەوە 145,000 دینار ئەوەی کە لە یاسای بودجێ عێراقیدا جێگیر کراوە ئەوەی کە بانکی ناوەندی لەگەڵ حکوومەتی عێراقی لە ماوەی ڕابردوودا لەسەری ڕێکەوتن چی دەوترێت لەو بارەیەوە؟ خۆی چیا هەرچەند ناگەڕێتە سەر ئەو نرخە لە بەرەوەی لە بانکی ناوەندی ئەو نرخە دیاری کراوە لە بانکی ناوەندی ئەو پارە بۆ جۆرە دێدەدەرەوە بەڵام لە بازاردا دەبوو لە دوای ئەو نرخەوە 146 وایە بەڵام چەند ڕۆژێک ئەمە زۆر زیاد بەرز بێتەوە ئەمە لەلایەکی دیکە من ئەو پێشەوەی کە بێمەوە پەخشی ڕاستەخۆ لەگەڵ بەشێک لە شارەزایمە تایبەتیان دامانی پەرلەمانی کوردستاندا قسەم کردووە کە باس لەوە دەکەن دەبوو نرخی دۆلار لە هەرێمی کوردستاندا لە 48 پەڕی نەکردا لەبەرەوەی نەوتی هەرێمی کوردستان کە بە دۆلار دەفرۆشێ لە هەرێمی کوردستان پارەکە ئاڵوگۆڕی پێ دەکرێت پارێکی زۆر دۆلار دێتە ناو هەرێمی کوردستانەوە کە دەبوو ئەو نرخە جێگیر بکات لە 46 لەو ناوەندا جێگیر بکات لە بەرەی بڕێکی زۆر دۆلار ماگانە دێتەوە ناو هەرێمی کوردستان بەڵام بەهۆی ئەوەی کە تا ئێستا ئەم دۆلارە ڕاستەخۆ لە نێو بازاردا مامەڵی پێوە ناکریا خۆ لە نێو کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو نادرێ بۆوان ئاڵوگۆڕەکە بکرێت تەنها چەند بانکێک ئەم پارە ئاڵوگۆڕی پێوەکەن بۆیە ئەو نرخە لە هاوشەوەی بەغدا کە بەرز دەبێتەوە لێرە بەرزبوونەوە بەخۆی دۆلار ئەگەر ئەو دۆلاری کە پارەی فرۆشتاوی نەوتە بێتە بازارەکانیان سەبارەت بە خستنەڕووی دۆلار لە بازارەکاندا ینی بانکی ناوەندی دەڵێت ئەوان کە بە پێی پێویست ڕۆژانە دۆلار دەخەنە ناو بازارەکانەوانەی لەم چەند ڕۆژی ڕابردووداوە بەم ڕۆژەوە ئەگەر پرسیار بکەیت لەو سەرافانە یاخود ئەوانەی کە ئۆفیسی گۆڕینەوەی دراویان هەیە خستەڕووی دۆلار چۆن بۆ لەم دوو ڕۆژەی ڕابردوودا و بە تایبەت ئەمڕۆ کە زیاتر خەڵک چاودێری نرخی دۆلارەکەن و چاودێری دۆخی بازارەکەن چونکە دەوترێت کە نرخی چمەک و کاڵاژ لە بازارەکاندا بەرزبوونەوەی بخۆی بینیوە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلارە. چیا من پێم خۆش بوو ئەوان قسە بکەن بەڵام خۆیان پێیان خۆش نییە لە بەدەم کامێرا قسە بکەن بەڵام ئاواژە بۆ دەکەن دۆلاری پێویست لە بەردەم ئەواندا هەیە ئەوانەی کە لە بانکی ناوەندیشەوە ئەو بڕەپارەی کە دەخرێتە سەر دەخرێتە بازارەوە هەرچەندە ڕاستەخۆ لەگەڵەمانە پەیوەندیان نییە بەڵام کاریگەری لەسەر ئەوان دەبێت کە دۆلارێکی زۆریش لە بەردە زەمانە بێت ئێستا لە ئەو شوێنانەی کە لە شاری هەولێر ئاڵوگۆڕی دراو دەکەن پڕێکی زۆر پارەی دۆلاریان هەم لە بەردەستیان دیناری عێراقیشان لە بەردەستایە تا ئێستا توانیویانە ئەو پارەیە کە لە بەردەستیانە ئاڵوگۆڕەکەی پێ بکەن کۆنتڕۆڵی بازارەکانی شاری هەولێری پێ بکەن لەبەرەوەی بڕەپێویستی کە دۆلارەیە هەرچەندە لە ماوەی ڕابردوو لە سەرەتای بەرزبوونەوەی نرخی دۆلار لە 120 بۆ 145 و کاتە دۆلار لە بازارەکانی هەرێمدا کەمی کرد بەڵام ئێستا چکە نرخەکە تا ڕادەیەک چوار تا 5,000 دینارە تا ڕادەیەک جێگی لە دۆلارێکی زۆر لە بازارەکانی شاری هەولێردا هەیە و خۆیان ئاماژەی پێ دەکەن وەکو پێویست لەبەردەستیانەوە دەتوانێت بە بەردەوامی ئاڵوگۆڕی دراوی پێ بکەن. بەڵێ هێرش دەمەوێت کاریگەریەکانی لەسەر بازارەکان و نرخی شمەک و کاڵەکان بۆ ئێمە بینەرانیش باس بکەیت. ینی کێ چاودێری دۆخی نرخی بازار دەکات نرخی شمەک و کاڵەکان ئێستا لە بازارەکان چۆنە هیچ کاریگەری هەبووە لەسەر کڕین و فرۆشتن.
چیە لەسەر ڕاستی هەرێمی کوردستان وەزارەتی بازرگانی پیشەسازی حکوومەت هەرێمی کوردستان چەند لیژنەیەکیە کە چاودێری بازار دەکات لەسەر برزبوونەوەی نرخ لەسەر ئاستی پارێزگاکانی لیژنەکانی قایمقامێت و ئیداری پارێزگاکانی لیژنەیان پێچێناوە بەڵام تا ئێستا ئەم لیژنانە نەیانتوانیوە مەسەلەن ئەو کۆنتترۆڵە بکەن کە هاوڵاتیان دەیانەوە چکە دۆلار ئەگەر 2 تا 30,000 بچێتە سەر کاریگەری ڕاستەخۆی لەسەر بازار دەبێت هەرچەندە بەشێک لە بازرگارەکانەکان پێشەوەی ئەو دۆلارە بەرز بێتەوە ئەو کاڵاوشتومەکانی هێناوە بەڵام ئەوان مامەڵەی ڕۆژانە لەگەڵ دۆلاراکەن کە دۆلار بەرز دەبێتەوە کەلوپەلەکانی خۆشیان لە بازارەکاندا بەرز دەبێتەوە کەمە کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە بەشێک لە هاوڵاتیان ئەو گلەیە دەکەن کە دەبوو حکومەت لەگەڵەوەی کە نرخی دۆلار بەرز دەبێتەوە کۆنتترۆلی بازار بکە بۆی نرخی ئەو شتومەکانە لەسەر ئەوان گرانتر نەکان لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو شتومەکانە دوکاندارەکان و بازرگانەکانیش ئاماژە پێکەن بە دۆلار دێنین لە دەرەوە بۆیە ناچارن نرخەکە بەرز بکەنەوە لەگەڵ دۆلارە مامەڵە بکەنەوە هەرچەندە بەشێک لە شتومەک هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە هەولێر مامەڵەی دۆلاری پێ بکرێت تەنها بە دۆلارە ناتوانانی بە دیلار مامەڵەی پێ بکرێت بە دۆلار مامەڵی پێ بکرێت کە ئەمە هەر کاریگەریەکی زیاتری لەسەر هاوڵاتیانێ بە تایبەتی و شتومەکانێک کە لە بواری بیناسازی و شتومەکانی بۆ جوانکاری ماڵ وەکو قەنەفوانەمان تا ئێستا لە بازارەکانی هەرێمی کوردستان تا هەند نرخەکە دۆلارە بۆ ئەمانە کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردەوە بە تایبەتی ئەو خواردنەوەی کە لەنێو بازارەکاندا هەن ئەمانە زیاتر کاریگەرێکی لەبەرەوەی شتومەکی ڕۆژانەی هاوڵاتیانە کە دەیکڕن دەچنە بازارەکان و کاریگەری لەسەر دروستکردن و کە گران بووە. زۆر باشە هێرش سپاس بۆ خستنەوەی تەواوی زانیاریەکان لە دۆکەوە پەیامنێرمان بڕیار لەگەڵمان دەبێت سەبارەت بە ڕەوشی بازارەکان و هەروەها نرخی دۆلار بۆ ئەمڕۆ بە چەند مامەڵی پێوەکراوە خستنەڕووی دۆلار چەند دەبووە و نرخەکەی لەکوێدا گوێگیر دەبێت بڕیار دێمە لای تۆ زانیاریەکان چین لەو بارەیەوە بۆ ئەمە بینەرانی بخەرەوە. بله روز باش البته اصل سنتر پاریزگاه دو که ما هر وقت هولیر البرژی جبر رکارن کرونا شنبیا بازار پاراگورین دو که داخسیه وطنینه لی افرو اصل نزدیکند یک دکان مک و دکان پاراگورینه لیدیف گوتنا اوان بیت یعنی خدان این اوان دکانه تنی کرینا دلاری 150 فلوتناوی 151 دلاره جمله جهه البته یعنی بو بتر بزانین سر دلاری ام بچینه جمعه اگر او بو مگوتنا که بکن اگر زحمت نبید تو بیاد گلمه هاریمه بکی به زحمت ام بزانین کانه او چت بجنمه صعبتا دلاری گهشتیه کیو او چاوانه روزانه بازاری پیتیم تایبت ابرو ببوره دودکاری دابوی متو دمت باش بید روشا بازاری دلار چندی ابرو گشتی یعنی ابرو چجی آوازید یا روزندی هیا شنبه یا دو کنی نوار بیله که سلیمانی بتن سعراتی تقریبا 150 ربع جا 150 ربع يعني پیش بینید کن زیادتر بلند ببید نزم ببیته خود دیو بغداد مینتن وقت داخل سیگت گد تدخره وقت داخل نکتن بلند بدن يعني اگر یکیم بونا دلاری بازاری داشت چیه اگر بغداد مقام مرکزیه وقت زیادت گد داتا ویدیا صرفت عام تدخره وقت كم داتون بلند بونا يعني نبونا كاري بتايبتيجي يعني زيرينجرا وجين هني بويا اگر كوزيدت دولار نيت بازاري يعني كار كيم بويا او نشين وكا بيتي دولاري بيخنا بازار في جيران بتن سيك همي تراستن يعني نوع تكرن جمله الدفع شويه دولار جمله بينجي ونيبات رجي بينجي وحفصة تقريبا يعني في هفتي دات في مهدا هندا بهاي دولاري جرام بويا بلند بويا تقريبا افرو تقريبا اما فتره تشيكي روسيا وكدي خلي بازاري ديال هوا شويه زيادة كريت فروشي ودي باربطت فروشن كرين وفروتنا بيقبا تقريبا بغداد وهوليري بقري دا يعني هر بريالا كيل ورا بيتن هين مدى مركزي بقري دا بغداد بشينج سعر هر عرضه سعرك وكدي خليك شت بيجي دماتي تدفع يعني تشاوا سالدريت كات او شت بيجي خود بجارك بقي خود تتجهتن يعني كارت كريم جشتي البازاري كريا دولاري ديف قلت ناخذ تقريبا قالك كارت جرام قالك يعني سباس هل بقى او بيزاني سر باراغوري نداره بقولت ناوي بيتيش شيء دست وادانينا لبغداد تشاوا سالدري ديال دولاري تتكرم لتا تخنا نافا بازاري ده وغصه سالدري درباره روشا بازاري وكارت كرنا دولاري هلبت كارت كرنا دولاري هر اگر بيجين لكاركي هنده آساي حتى بجيتا ماركتكي گلكي مزن كارت كرنا دولاري سر كاريوان ها براستيجي چونکو هم دلار کم تویت بازاری هم کار کم بوده
دلاری وکر یعنی بهای بنزین و بهای کلوپلان جید بازار دهو که دا گران ببید به تایبتی جید دهو یعنی زیادتر کلوپلن مر ولات ترکیه تین زیادتر سنوری تین ناوا هرما کردستان همو بازار خلک دوکی و بازرگان دوکی دیال ترکیه ولات ترکیه که زیاده صد 5 کلوپلن ناوا پارچگاه دوکی ترکیه تین همو به دلاریه او بیشن ام به دلاری ترینتینت بازاری دا به دیناری فروشین ام پوجی خسارتین جبر بین نچاری دما دیال بلند بونا بهای دلاری اکثر بهای کلوپلن جی بلند بکینه با یعنی چند جرا هاتینا ناوا بازار دوکی ده حتی هندکی شوان کو کریدارن یعنی دکانک بکری کریه ده ورقایان 15 ورقه آمدنی نه ایدی دکانه خوبه کتابت بشید بوم ناصر فی تاس خسارت دبم در این دکان خود داخلینه جبر بيجي او چاوری بهای دلاری کن لیو که او ایکیش خودان دکان پارا گورین جیبوتی یعنی پارا یه نافو دلار نافو ناکویت بازاری دا گله که کم بیه او چاوری تن بخدا و حوله شبریار به ندان رجا خسنا دلاری بنا بازاری چنده ویدمی لوین بازرگانی جیتینه باش ئەمە کاریگەری هەبووە لەسەر بەرزبوونەوەی نرخی شمەک و کاڵا لە سنووری پارێزگای دەهۆ گوتا چەند خەڵکی لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلارە شمەک و کاڵا دەکرن و نرخەکان ئەگەر بکرێ بە کورتی زانیاریەکانم بیتێ بێگومان مەد پێشتر داژی گوت یعنی چیاخان ئەوە 105 کیلوپلین وڵاتی تورکیا نەتەنەت ناوا بازارێ دووکێدا و بازارێت ناوبەرە بازرگانên دووکێ و بازرگانên تورکیایە بە دولاریە ji ber vê jî bihayê kelûpelan bazarê duhokê roj bi roj bilind dibît ev yanî bû nimûne benzîn 1 litra benzîn ya adî 750 dînara yanî hem benzîn heta digehîte kelûpelên xarê wekû biskît û şerbet û kelûpelên gelekî biçîk jî gelekî giran bûne xelkî parêzgeha duhokê zêdetir şwan mûçe xwarin mûçeyê bi dînarî wergirin ve serederiyê gel dolarî yan bazarê gel dolarî yan wata ew mûçê wergirin jî mûçeyekê kêm bû dimîn tefe ji ber ku kelûpel gelek giran bûyne û mûçe lê birîn tête dabeşkirin ji ber vê ew dixwazin yanî gel kêmbûna mûçe gel lê birîna mûçe îkser li jinên çavderiyê bêhna bazarî da ve çavderiya bazarê kem bû kelûpel giran nebin سپاس بۆ خستنە ڕووی تەواوی زانیاریەکان بۆ هەمان مەبەست ئەحسان سابر لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت بۆ خستنە ڕووی دوایین زانیاریەکان پەیوەست بە ڕەوشی بازاڕەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار و نرخی دۆلار دادەبەزێتەوە بۆ 145,000 دینار و هەروە خستنە ڕووی دۆلار لە ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و سلێمانی چۆنە ئەحسان دێمە لای تۆ زانیاریەکان چی لەو بارەیەوە لە بازاری دۆلارەکە یاخود لە بازاری دراوەکەی سلێمانی چی دەگوزارێت؟ بەڵێ چی ئاسلااوت لێ بێت ئێرە بازاری ئاڵوگۆڕی دراوە لە شاری سلێمانی کە سنتەری بازارەکانی ئاڵوگۆڕی دراوە بازاری دۆلارەکە ناسراوە ئەمێ ئەوە پێ بڵێم کە پێشبینی ئەکرێت کە نرخی دۆلار لەو نرخێکی ئێستا هەیەی زیاتر دابەزێت ئەمە پێشبینی کەسانی شارەزای لە بوارەکە و کەمێکی تریش لەگەڵ میوانەکەم زانیاری زیاترە خەینە ڕوو و سەبارەت بە نرخی دۆلار لە ئەمڕۆیە بڕی 100 دلار لە بەرامبەر 150,000 و 150 دیناردا تاکو ئێستا وەستاوەمە لە دوای ئەوە هات کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا نرخی دۆلار نزیک بوویەوە لە 160,000 دینار بەرامبەر بە 100 دلار دەچمە لای 151 ببورن دەچمە لای کاک جەبار گۆران ئەم وتەبێژی بازاری دۆلارەکەی هەم سەرکاری دەمێکە لەگەڵ درا و گاڵگۆڕایە ئەگەر پێم بڵێ پێشبینیەکانی ئەوە چین بۆ نرخی دۆلار ئایا دابەزێت یاخود لە چ نرخێکدا جێگیرە بێت خێر بن کاگەستان وڵای ئەمە هەروەکو چۆن پێشبینیمان کرد بۆ تقریبان هەروە دەرچوو بەڕاستی من پێم وانی ینی مەترسیەکی ئەوەندە گەورە لەسەر دیناری عراقی هەبێت چونکە هەر پێشتر قسەمان لەسەر وەکرۆکە ئێستا یەدەگی درای بیانی لە بانقی ناوەندیە لە ئاستێکی بەرزایە و خستنە ڕووی دۆلاریش لەلایەن بانقی ناوەندیەوە ینی ئەتوانین بڵێن لە ئاستێکی پێویستەیە کە لە ئێستادا ئەتوانم بڵێم ئەتوانەیە کەڤەری دیناری عراقی پاڵپشتی دیناری عراقی بکات بۆیە من پێم وایە دۆلار ینی بە بەردەوامی لە 149 بۆ 150 هەندێک جار ماگزیمام تا چەند پۆینتێکی کەم لە 150 بەرز بێتەوە بەڵام پێم وانە بەڕاستی هەندێک لە شرۆڤەکاران بۆ چینوان وا بوو دۆلار ڕوبەڕووی هەڕێکی گەورە بێتەوە دابەزێ بۆ 155 و 160وانە ئەوە من بە ئەگەرێکی دوورێزانم بەڕاستی لە ئێستاشدا تەمەنم ڕۆ لەگەڵکردنەوەی بازاری دراوی سلێمانی بە 150 و 350 تا 400 بوو بەڵام ئیتر دوا بەدوایەوە خواز لەسەر کەم بۆ ئێستا 100 دلار لە بەرامبەر 150,000 و 150 تقریبا 150 و 100 مامەڵەی پێوەکرێندا